الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، چوینە ساڵی نوێی کۆچی 1448 کۆچی. یادی کۆچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابەکانی لە مەککەوە بۆ مەدینە تەنها بریتی نییە لە گێڕانەوەی بەسەرهاتێک، گێڕانەوەی چیرۆکێک نییە، بەڵکو ئەم یادە کە لەم وتارەدا باسی کۆچکردنی پێغەمبەر دەکەین صلی الله عليه وسلم دەیکەین بە بەرنامەی ژیانمان. واتە مەبەستمان ئەوە نییە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن کۆچی کرد و بە چ ڕێگایەکدا ڕۆیشت و چۆن گەیشتە شاری مەدینە و لەوێ چی کرد، بەڵکو بەرنامەی ژیانمانە. ئایا ئەمڕۆ من و تۆی مسڵمان لە دوای 1448 ساڵ لەو کۆچ و هیجرەتە چی بۆ ژیانی ئەمڕۆمان فێر دەبین؟ لە چەند خاڵێکە بەویستی خوای پەروەردگار لەگەڵ جەنابتاندا لەم وتارەدا باسی گرنگی کۆچ دەکەین. وتارەکەمان بە ناونیشانی ساڵی کۆچی، ساڵی بنەما و بەرنامە. لە خاڵی یەکەمدا دەڵێن کۆچ لە مەککەوە بۆ مەدینە بۆچی بوو؟ لەبەر برسێتی نەبوو. بەخوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابە عەزیزەکانیدا کە کۆچیان کرد لەبەر ئەوە نەبوو برسی بن لە مەککە و بڕۆن لە مەدینەدا تێر و تەسەل بن، لەبەر بێکاریان نەبوو لە وڵاتی خۆیاندا کار و کەسابەت نەبێ، گرانی بێ، بێبەرهەمی بێ، بە نێتی ئەوە بڕۆن بۆ شاری مەدینە کە لەوێ کار و باریان باشتر بێ و سەحابەکان کاریان دەستکەوێ. هەروەها لە ترسی کوشتنیش نەبوو، بەڵکو دوای چەند ساڵێکی زۆر لە شەهیدبوونی چەند سەحابەی ئازیز وەکو خاتو سومەیە لە ئەشکەنجەدانی زۆر قورسی سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆچەر نەکرابوو. کەواتە کۆچکردنەکەش لە ترسی کوشتن نەبوو، ڕاکردن نەبوو لەبەر ئازار و ئەشکەنجە، بەڵکو وەکو مامۆستا مەلا غەریبی پێنجوێنی دەفەرمێ کۆچ تەکان و هەوڵ و هیممەت بوو، کۆچ تەکان و هەوڵ و هیممەت بوو، بۆ ئازادی بانگەواز و چەسپاندنی شەریعەت بوو، بۆ بنیادنانی مزگەوت و برایەتی و بۆ نووسینەوەی دەستور و دامەزراندنی دەوڵەت بوو. کۆچ خەبات و بەرخودان بوو، خولیا و ژان بوو، مەدینە جێگە ژوان بوو، کرایە مێژووی ساڵنامە چونکە خاڵی وەرچەرخان بوو. خاڵی دووەم، بۆچی دوای 13 ساڵ بانگەوازی ئیسلام لە مەککە؟ چونکە بەڕێزان ئیسلام بانگەوازەکەی دوو جۆرە، جۆرێکیان سەردەمی مەککیە کە ماوەی 13 ساڵی خایاندووە، جۆرێکیشیان دوای هیجرەتە لە مەککەوە بۆ مەدینە کە 10 ساڵی خایاندووە. بۆچی دوای 13 ساڵ بانگەوازی ئیسلام لە مەککە و تەحەمولکردنی قورسترین ئەشکەنجە و ئازار و شەهیدکردن، گەمارۆی ئابووری، دوورخستنەوە بۆ شێوی ئەبوو تاالب، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە فەرمانی رب العالمین، بە فەرمانی قورئانی پڕبەرەکەت و بەخشش ڕێگەی نەدان دەست بکەنەوە. ئەو هەموو ئەشکەنجە و ئازارە دەدران، سەحابە شەهید دەکرا، بەڵام فەرمانی پەروەردگار بوو، فەرمانی قورئان بوو، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی دەستیان لێ مەکەنەوە، بەرەو ڕوویان مەبنەوە. دەیتوانی زۆر بە ئاسانی لە شەوێکە سەحابەیەک بنێرێ و دارون نەدوەی سەرانی کوفر بسووتێنێ، کەسیش نەزانێ موسڵمانەکان بوون و ئینکاری لێ بکەن. دەکرا و دەیەها سەحابی گەنفیدا ئامادە بوو بۆ بەنیهێنی تیرۆرکردنی ئەبوو جەهل و فڵان کەسی سەرکردەی کوفری موشریکینی دڕندەی مەککە کە بووبوونە دڕک لە پێناوی لە ڕێگای ئیسلامدا، بەڵام لە ماوەی ئەو 13 ساڵەدا دەبینی هیچ بەرەو ڕووبوونەوەیەک ڕووی نەدا. موسڵمانان دەستیان نەکردەوە، دارون نەدوایان نەسووتاند، بازاڕی کافرەکانیان نەسووتاند، ئیش و کاریان لێ تێک نەدان، ئەبوو جەهل و سەرانی کوفریان تیرۆر نەکرد بە دزیەوە. سەحابە ئەمانان هەموو پێدەکرا، بەڵام ڕێگەیان پێ نەدرا.
بۆ چونکە 13 ساڵ خەریکی بنیادنانی تاشی مسلمان بوون. 13 ساڵ سەردەمی مەککە سەردەمی بنیادنانی تاکێکی مسلمان. هەر یەکێک لەو سەحابە ئازیزانە ڕزا و ڕەحمەتی خوا لە هەمویان بێ قورئانن حەیەن یەدوب عەلە الئەرض، بەخوا قورئانێکی زیندوو بوو بە پێیەکانی بەسەر زەویدا دەڕۆی. هەر کەسێک یەکێک لەو سەحابانەی دەبینی یەکسەر قورئانەکەی دەبینی هەموو ڕەفتاری قورئانی بوو بەسەر زەویدا ڕێگای دەکرد. هەر یەکیان نموذجا مجسما للإسلام يراه الناس فيرون الإسلام. هەر یەکێک لەو پەروەردەکراوانەی 13 ساڵی سەردەمی مەککە، هەر یەکێک لەو پەروەردەکراوانەی 13 ساڵی بەردەستی مەدرسەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم کە لە ماڵی ئەرقەمەوە دەستی پێکرد، لە زانکۆی ئەرقەمەوە دەستی پێکرد، هەر یەکەیان نمونەیەکی تەواو بوو بەرجەستەی ئیسلام بوون. يراه الناس، خەڵک دەیبینین، فيرون الإسلام، ببینینی هەر سەحابەیەک خەڵک ئیسلامی دەبینی. چونکە إن المبادئ وحدها لا تعيش إلا أن تكون سلوكا. بیر و باوەڕ مەبدە چەندە جوان بێ، چەندە بنەماکانی بەهێز بێ، چەندە باسی ڕزگاری مرۆڤ و ئازادی مرۆڤ و تێرکردنی مرۆڤ بکە، ئەگەر لە کۆمەڵە خەڵکیەکان نەبێتە ڕەفتار، نەبێتە سلوک و ڕەوشت، دڵنیابن ئەو بەرنامەیە ناژی. ئێستا خۆی ئێمە هەر لە وڵاتی خۆماندا، هەر بە تەمەنی کەمی خۆمان چەندەها بەرنامەی مرۆڤکردمان بینیوە. وەڵڵا کە پەیڕۆ و پرۆگرامەکەی دەخوێنیەوە دەڵێ ئەمە بەهەشتی سەرزەوی بۆ خەڵکی دروست دەکا. هەمووی باسی مرۆڤە، هەمووی باسی ئازادیە، هەمووی باسی پاراستنی کەسایەتی و کەرامەتی مرۆڤە، هەمووی باسی ئەوەیە مرۆڤەکان نەچەوسێنرێنەوە نەکرێن بە کۆیلا، سەرۆت و سامان بۆ هەمووان بێ، وڵات ئارام بێ. ئەمە هەمووی لە پەیڕۆ و پرۆگرامی دوا حیزبی ئەم وڵاتەدا هاتووە و حیزبەکانی دنیاشدا هاتووە. بەڵام سیر دەکەی تەنها لە چوارچێوەی پەیڕۆ و پرۆگرامەکەدایە، ڕەنگی نەداوەتەوە لە کادر و ئەندامەکانی خۆشیاندا. بۆیە هەر حیزبە و هەڵدەوەشێ، تەفرەقەی تێدەکەوێ، بێبەرهەمە، ئەوەی دەڕوا ئەوەی لە دوای ئەو دێ لەو خراپتر. تەنها ئیسلامە. ئیسلام ئەو بەرنامەیە بوو کە لە تاک بە تاکی ئەصحابی پێغەمبەردا صلی الله عليه وسلم ڕەنگیدا بووە، بوو بە ڕەفتار. بۆیە سەردەمی مەککە، سەردەمی پێش کۆچکردن زۆر گرنگ بوو، چونکە ئەو قورئانە پێش ئەوەی بۆ خەڵک بخوێندرێتەوە لە تاکی مسلماندا نیشان دەدرا. هەڵسوکەوت بوو، ڕەفتارێکی جوان بوو و نیشانیان دەدان کاکە ئەمە ئیسلامە، وەرە بیبینە. تاکەکانی ئەو کۆمەڵگایە لەسەر بنەمای یەکتر خۆشویستن پەروەردەکرابوون. ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة. هەر یەکێک لەوانە براکەی خۆی، خوشکەکەی خۆی کاتێک کە پێویستی دەبوو، ئەمیش پێویستی هەبوو، دەیوە قەیناکە با ئەو یارمەتیە، ئەو مادەیە، ئەو خۆراکە، ئەو جلوبەرگە، ئەو پێداویستی پزیشکی و دەرمانکردنە لە مەیدانی جیهاددا بێ یاخود لە ماڵەوە بێ، با بۆ برا خوشکە مسلمان براکەم بێ یان بۆ خوشکە مسلمانەکەم بێ. هەر یەکەیان بەرامبەرەکەی فەزڵ دەدا بەسەر خۆیدا و ئیثاریان دەکرد. تاکەکانی پەروەردەکرابوون لەسەر بنەمای نەفسبەرزی، نەکڕوزانەوە، سوال نەکردن. يحسبهم الجاهل أغنياء من التعفف. قرآن دەفەرمێ ئەوەندە نەفسیەتیان بەرز بوو، ئەو کەسەی کەوا لە نزیکەوە ئاگای لە حاڵ و ماڵیان نەبوویایە، وای دەزانی دەوڵەمەندن. کابرا زۆر لە ماڵەوە هەژار بوو، ئەخوا گیرفانەکەی بەتاڵ بوو، وەڵا بێکاریش بوو، دەستی پارەی تێدا نەبوو، مدبەخی ماڵی ئاگری کوژابەوە، کەچی کاتێک کە لە کۆمەڵگادا دەردەکەوت نەک وەکو خۆ بەزلزانین، بەڵکو منەت تەعەفف نەک منەل کیبر. سەیری وردەکانی قورئان کە منەت تەعەفف لە نەفسبەرزی لەسەر بنەمایەک پەروەردەکرابوون، نەدەکڕوزانەوە. تاکەکانی ئەو کۆمەڵگایی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پەروەردەی کردبوو سواڵیان نەدەکرد، بە ناوی دینەوە دنیایان نەدەخوارد. ئەو کەسەی ئاگایان لە حاڵ و ماڵیان نەبوویایە، وای دەزانی منە تەعەفف لە نەفسبەرزیان ئەغنیا. دەیگوت بەخوا برا ئەمانە زۆر دەوڵەمەندن، دەوڵەمەندیەکەی دڵیان ڕەنگیدا بۆوە لەسەر دەم و چاویان. کاتێ مەدینەیەک ئەنساریەک دەیوت برا مسلمانە مەککەیەکە مهاجیرەکە
کاتێک کە بەدەستی خاڵی لە شاری خۆت هاتوویە دەرەوە لە پێناوی دینەکەتدا من و تۆ ئیسلام کردوینی بەبرا تۆ هیچت بۆ دەرنەچووە کەلوپەلی ماڵەکەت بۆ دەرنەچووە چونکە بە دزیەوە لە شەوا خۆت ڕزگار کردووە لەگەڵ ماڵ و مناڵەکەتە باخ و مەزرعەکەت بەجێ هێشتووە دوکانەکەت بە هەموو ئەشیاکەیەوە دەرگات داخستۆ و بەجێت هێشتووە وەکو سوایب هەبوو پارەکانیشیان لە ڕێگا لێسەند هەر بە گیرفانی خاڵی هاتووی بەڵام ئیسلامەتیەکەی من ڕێگا نادا من لە ناو ماڵ و منداڵی خۆمدا ڕۆژانە خەریکی کار و کەسابەتی خۆم بم تۆی برای مسلمان و خوشتی مسلمانم عایلەکەی تۆش برسی بن بێکار بن بێجل و بەرگ بن بێ ماڵ بن تۆ لەژێر کەپرابی و من لە خانوودا بم تۆ لە دەشتا دانیشی و من لە ناو ماڵ و مناڵی خۆما بم من ڕۆژانە کار و کەسابەتم هەبێ و تۆ لە بێکاریان نەزانی چی بکەی بەخوا دڵەکەم قبوڵی ناکە ئیسلامەتیەکە ئەوەی فێر نەکردوین وەرە نیوەی ماڵەکەمان بۆ تۆ خانووەکەم ئەگە دوو ژوور بێژوورێکی بۆ تۆ باخەکەم نیوەی بۆ تۆ دوکانەکەم نیوەی بۆ تۆ بەڵام مهاجیرەکە دەیفەرموو بارەکە الله فی ئەهلیکە و مالیک یا ڕەبی خوا بەرەکەت بخاتە ماڵەکەتەوە بەرەکەت بخاتە مناڵەکانتەوە بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزیەکەتەوە دەلونی عەلە السوق کاکە بەس ڕێگام بدە یارمەتیم بدە ڕێگام نیشان دە بازاڕەکە لەکوێیە یان دەزمایەکم بدەیە کەسابەتی پێوە دەکەم و دوای پارەکەت بۆ دێنمەوە تۆ ڕێگای بازاڕم نیشاندا ئەم سەحابە پایە بەرزانە لەسەر نەفس بەرزی پەروەردەکرابوون لە برسانە نەچوو بوون ناوت بەخواشتی چاکە هەرموو شاد بووینەوە بە ماڵی خۆمان و کابرا نیوەی ماڵەکەیم دەداتێت تا ئەوە دەخۆم خوا کەریمە لە یەکەم ڕۆژەوە هەر یەکێک لەوانە پەلاماری بازاڕیدا لە وەختی جیهادا ئامادەی جیهاد بوون لە وەختی کەسابەتە لە کەسابەت بوون بەردەوامیش لە دەوری پێغەمبەر بوون صلی الله علیه وسلم لە مزگەوتەکەدا بۆ جومعە و جەماعەت و ئامادەبوونی کۆڕ و ئامۆژگاریەکانی ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئیسلام تاچی بەرهەمهێنی دروست کرد نەک چاو لەدەست ئەمە زۆر گرنگە هەر بیر و باوەڕێک ئەندامەکانی لەسەر بەرهەمهێنان پەروەردەکە سەرکەوتوو دەبێت بەڵام هەر بیر و باوەڕێک ئەندامەکانی لەسەر چاو لەدەستی پەروەردەکە بەڕواتان هەبێت دوای شکست دێنێ خاڵی سێم کۆچ یعنی دەوڵەتی بە بەرنامە نەک هەڕمەکی و تەواکل سەرنج بدەن لە کاتی کۆچکردن لە مەککەوە بۆ مەدینە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو کارێکی بەنەخشەسازی و بەرنامەیەکی زۆر تۆکمە بوو ئەم خاڵانە لە سیرەی پێغەمبەردا لە ڕێبازی پێغەمبەردا هاتووە صلی الله علیه وسلم یەک دوو وڵاخی سواری زۆر چاک ئامادە کرا بۆ خۆی و ئیمامی ئەبوو بەکر نەیفەرموو ئەبوو بەکر بە پێ دەڕۆین پشت بەخوا ئێمە لە پێناوی خوادا کۆچ دەکەین خوا زەویمان بۆ یەک دێنێتەوە هەول لەسەرمان سێبەر دەکا پێویستیمان بە وڵاغ نییە نەخێر ئەم ڕێگا دوورەی بەینی مەککە و مەدینە پێویستی بە وڵاخی زۆر چاک و دابەستە و ئامادەکراو هەیە هەموو وڵاخێکیش بە کەڵک نایە دووەم لە کاتی دەرچووندا لە کونی پشتەوەی ماڵی ئەبوو بەکر دەرچوون ماڵی ئیمامی ئەبوو بەکر لە پشتەوەیان دەلاقەیەکی بچووک هەبوو وەکو هەواکێشێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەیفەرموو ئیمامی ئەبوو بەکر با ئایەتڵ کورسییەک بخوێنین و بە پێشەدا دەرچین نەخێر لە کونی دواوەی ماڵەکە دوای بسم الله کردن و خۆ تەسلیمکردن بە خوای پەروەردگار و دوعاکردن لە کونی پشتەوە لەو دەلاقە هەواکێشەوە لە پشتی ماڵەکە دەرچوون احتیاتی ئەوەی کردبوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەوەکو بەردەمی ماڵی ئەبوو بەکر یەکێک لە جاسووسەکانی قوڕەیشی لێبێ و پێیان بزانن پاشان بە شەو دەرچوون نەک بە ڕۆژ بڵێ بە ڕۆژ بڕۆین و چاویان کوێر دەبێت لە ئاسماندا بەرنامەکەی وا بوو هەموو هۆکارەکان دەگرێتە بەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەبوو بەکر بە شەو دەردەچین چوارەم دەچێتە ئەشکەوتێکەوە یان بڵین غار قڵشی شاخێکەوە کە شوێنەکەی ئەو قڵشی شاخە ئەو غارە ئەو ئەشکەوتە بچکۆلە پێچەوانەی ئاراستەی چوون بەرەو مەدینەیە یعنی ئەگەر کەسێک بۆ نمونە لە سلێمانیەوە بیە بەرەو هەولێر بڕوا لێرەوە دەچێتە تاسڵوجە دەچێتە پیرەمەگلون دووکان ئاوا ڕێگاکەی دەڕوایان لێرەوە دەچێتە تاسڵوجە دواتر بەرەو بازیان و بۆ چەمچەماڵ و بەرەو کەرکووک هەتا لەو ڕێگایەوە دەگاتە هەولێر بەڵام ئەو کەسە کە بەرەو هەولێر دەڕوا ناچێتەوە بۆ عەربەد ناچێت بۆ سەید سادق ناچێت بەرەو هەڵەبجە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێ بەرەو مەدینە دەڕۆی یەقینی هەیە بوو کافرەکان دوای دەرچوونی پێیان دەزانن بەڵام شوێنێکی هەڵبژارد غاری سەور ئەو شوێنەی کەوا تیامانەوە
ئاراستەکەی پێچەوانە بوو لەگەڵ چوون بۆ مەدینەدا، واتە لە جیاتی ئەو کەسێک کە دەڕوا بۆ هەولێر بەرەو تاسوجە بڕوا، بەرەو عەربەد ڕۆیشت، بەرەو سەید سادق ڕۆیشت، بەرەو هەڵەبجە ڕۆیشت. واتە ئاراستەی دوژمن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەقینی هەبوو بەرەو ئەوێ دەڕۆن بە شوێنیاندا، بەڵام ئەم سەری لە دوژمن تێکدا و پێچەوانەکەی هەڵبژێت. پێنجەم 3 ڕۆژ لە ئەشکەوتەکە دامانەوە لە قڵشی شاخەکەدا لە غارەکەدا تا دوژمن لە پشکنینی ڕێگەی مەدینە نائومێد بوو. ڕۆژانە هەواڵگری دەستگای هەواڵگری پێغەمبەر صلی الله علیه وسلم هەواڵی بۆ دێنا کافرەکان بەردەوام وا بەرەو مەدینە دەڕۆن و ڕێگا تاقی دەکەنەوە، هەموو شوێر کە ڕێگاکەن گەڕاون. دوای 3 ڕۆژ هەواڵگری دەستگای هەواڵگری پێغەمبەر صلی الله علیه وسلم هەواڵی هێنا ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نائومێد بوون، ئیتر ئیسا هیچ کە ڕێگای مەدینە مەترسی لەسەر نەماوە، کەسی پێوە نەماوە، چونکە یەقینیان هەیە کون و کەلەبەری گەڕاون کەسیان نەدۆزیوێتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمجا بڕیار دەدا دەڕۆین، ئێستا ئەمجا بەرەو ئێرە دێنەوە، بەڵام ئێمە بە ڕێگا ئەمینەکەدا دەڕۆین، چونکە لەشکری دوژمن چێو ماڵکردنی لەو سنووری بەرەو مەدینە نەماوە. سەیری ئەم بەرنامە وردە 3 ڕۆژ تاقیکردنەوە مانەوە لە ئەشکەوتەکەدا ئەمجا دەرچوون. شەشەم لە ماوەی ئەو 3 ڕۆژەدا خواردنیان لەگەڵ خۆیانە نەبرد، چونکە لەوەتی ئەو خواردنە بەهۆی گەرماوە ژەهراوی ببێ، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەخۆش دەکەوێت، خۆ نابێ هەر نانی وشکیش بخوات، نانی تەڕ و تازە و وەکو ئەمڕۆڵەن فرێش. ئەسما هەموو ڕۆژانە خواردنی بۆ دەبردن. عەبدوڵای کوڕی ئیمامی ئەبوو بەکر بۆ ئەوەی نەوەک شوێن هەڵگر بە شوێن پێیەکانی ئەسما بزانێ ئەم ڕێگایە کەسێکی پێدا ڕۆیشتووە، ڕۆژانە دوای هاتنەوەی ئەسما ماڕەکەی ئیمامی ئەبوو بەکری دەبرد لەو شوێنانەدا دەیلەوەڕاند، پوش و پەڵاشەکەی دەشکاند و شوێن پێکانی ئەسمائی دادەپۆشیەوە، هەروەها شیری تازەیە دانێ و هەواڵی تازەی بۆ دەبردن. حوتەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەسێک بەکرێ دەگرێت کە ببێتە ڕێگانیشاندەری بەرەو مەدینە، چونکە مسلمانێکی شارەزای دەست نەکەوت. هیچ کەس لە مسلمانە سەحابیەکان خەبیر و سەحرا نەبوو، شارەزای ڕێگای دوور و درێژی بینی مەککە و مەدینە نەبوو کە بە ڕێگا ڕاستەکەدا نان بە. هێشتا دوای 3 ڕۆژەکەش بەڕێزان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕێی هەواڵگریەوە دەستگاکانی پیان فەرمووە هیچ کەسێک لەو ڕێگایدا ناگەڕێ، بەڵام هێشتا احتیاط دەکا، هێشتا حەزەر واجبە بە ڕێگا پانەکەدا ناڕوین ئەو ڕێگای کە هەموو خەڵک بەرەو مەدینە دەڕوە، بەڵکو بە شوێرکە ڕێگادا دەمەوێ بڕۆم، بە قەراغی ڕووبار و دەریاکاندا، شوێنە قاچاق ڕێگاکاندا، بۆەوەی هیچ کەسێک زەفەرمان پێ نەبە. بۆیە کە موسڵمانی شارەزای دەست ناکەوێ پەنا دەباتە بەر کابرایەک کە مشریکە، کە بتپەرستە، ناوی عەبدوڵای کوڕی ئوڕەیقیتە، بەڵام زۆر شارەزای ڕێگایە، زۆر بە قاچاقە ڕێگاکاندا شارەزایە، لەگەڵ ئەوەشە زۆر متمانە پێکراوە، پیاوێکی مرۆڤ فرۆش نییە. واقعانیش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باشی هەڵبژاردبوو، جوان پێکابووی، چاک نەفە مرۆڤەکانی دەناسی. ئەم پیاوە هەرچەند بیر و باوەڕی لەسەر ئیسلامەتی نەبوو و دژی ڕێبازی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم، بەڵام پیاوێک مرۆڤی نەدەفرۆشت. 100 حوشتر تا 200 حوشتر دیاری قوڕەیش بوو بۆ ئەو کەسەی پێغەمبەری خوا بە زیندویان بە مردووی بدۆزێتەوە تەسلیمی بکە. ئەم پیاوە دەیتوانی هەواڵەکە بدات، چونکە پێش دەرچوون پێغەمبەر صلی الله علیه وسلم دوو وڵاخەکەی خۆی ئیمامی ئەبوبەکری تەسلیم کرد، فەرمووی دەچینە ئەشکەوتەکە دوای 3 ڕۆژ وەرە بە شوێنماندا، واتە هەر لە ماڵەوە بوون هەموو نهێنی سەفەرەکە کە سەحابە نەیان دەزانی، ماڵی ئەبوبەکر نەیان دەزانی، ئەم مشریکە دەیزانی، بەڵام بەڕاستی مرد بوو، کافرێکی مرد بوو. پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بە پارەیەکی کەم ڕازی بوو، بەڵام ئامادە نەبوو بە 100 حوشتر یان 200 حوشتری سەرمای هەرە گەورەی ئەو زەمانە بیان فرۆشێ. کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوودی لە توانە و بەهرەکان وەرگرت، بەدەر لە تەماشاکردنی سەرچاوەکەی بەهرە لە هەر کەسێکەوە بوو موسڵمان وەری دەگرێ. ئیتر بیر و باوەڕی چۆنەیان چۆن نییە، گرنگ نییە، گرنگەوێ ئەمیندار بێ و نەتفرۆشێ و خیانەتت پێ نەکا. هەر لەوێدا بەڕێزان زۆر بەوردی سەرنجی ئەم وشەیە بدەن. هەر لەوێدا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی وتین نابێ دوعا بکرێتە بەدیل بۆ هەوڵدان، نابێ دوعا بکرێتە بەدیل بۆ هەوڵدان، تەواوی هەوڵی خۆت بدا. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کافرەکان کە دەگەنە سەری دەست دەکا بە دوعاکردن. بەڵام بەداخەوە ئەمڕۆ مسلمانان هەر تەنها دوعای بێکردارمان هەیە. ئەڵێن کاتی خۆی کاتێ ناپلیۆن هات بۆ داگیرکردنی وڵاتی میسر،
وتیان چی بکەین؟ زانایانی ئەو کاتی ئەزهەری میسر وتیان بۆ ئەوەی خوا ئەم بەڵای داگیرکەرەمان لەسەر لابا با مەلاکان کۆ ببنەوە. ئەوانیش وەک ئەم زەمانەی ئێمە یەکێتی زانایانیان بەناو هەبووە و ئەوقافیان هەبووە، بەڵام هەموویان پیاوی دەسەڵات و حیزب بوون. مەلاکانیان دانیشتن بە حیساب ئەمە مەشایەخینی ئەزهەرن، دانیشتن وتیان بۆەوەی بەڵای ناپلیۆن و فەڕەنسیەکانمان لە کۆڵ بێتەوە، وڵاتەکەمان لەخوا لە شەڕ و شۆڵ و لەم بەڵایە بیپارێزێ، وەرن دانیشن بە دەستە جەمعی ساحیحی بوخاری دەخوێنینەوە و دوعا دەکەین خوا ئەو بەڵایەمان لە کۆڵ کاتەوە. وەڵا بۆ خۆیان هەر خەریکی خوێندنەوەی ساحیحی بوخاری دوعاکردن بوون، وەختێکیان زانی ناپلیۆن هەر نەدەگەڕایەوە و هیچ کێشەی نەبوو، خوا سونەنی کەونی بۆ ناگۆڕێ، تۆ یەک سیلاحت پێنێ و هیچت پێنێ، ئەویش بە جەیشێکی مدەڕەب و منەظەمەوە هاتووە، وەڵا وەختێکیان زانی میسری داگیر کرد، چونکە نەگەڕابوونەوە بۆ خزمەت کەلامی خوا، نەگەڕابوونەوە بۆ خزمەت ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم. آخر لە قورئانە دەفەرمێ وأعدوا لهم ما استطعتم من قوة لە سوورەتی الأنفال ئاەتی 60. تۆ ئەگە بتەوێ بەرەو ڕووی دوژمن بیەوە دەبێ ئامادەکاری جەنگت کردبێ، ئەبێ سوپاکەت وەک سوپاکەی بێ، ئەبێ چەکەکانت وەکو چەکی ئەو بەهێز بێ، هەواڵگریت وەکو هەواڵگری ئەو بەهێز بێ، بەڵگرێ لەو بەهێزتر بێ، ئەوەنجا پشت بەخوا ببەستی. تۆ دانیشی لە ژوورەوە لە مزگەوتا سەحیحی بوخاری بخوێنیەوە، بەڵام سەربازێکت ئامادە نەکرد بێ بەوە ناگەڕێتەوە. وقرآن دەفەرمێ وەلەو ئەرادوا الخروج لأعدوا له عدة، ئەگەر کەسێ بەتەما بێ وڵاتەکەی پارێزراوە بێ ئامادەکاری بۆ دەکا. بەڵام بەداخەوە مسلمانان ئەمڕۆ لە مەلاوە بۆ فەلا، لە گەورەوە بۆ بچووک تەنها دوعا دەکەین کە من لە خوا نەخواستە لە شانی دوعاکەم ناکەمەوە، بەڵام ساڵی کۆچی سەری ساڵی ئێمە بە ئەوە دەست پێ دەکا دوعا مەکە بە بەدیل بۆ هەوڵدان. جەنابت لە 12 نەتخوێندووە، سعی باشم نەکردووە، ئامادەکاری نەکردووە، بەس داوا دەکەی دوعام بۆ بکەن و دوعا دەکەم بەڵکو 90 بێنم 100 بێنم و لە کۆلێجی پزیشکی وەرگیرم، وەڵا براوە خەیاڵ پڵاوە. وەڵا دوای تەواوی هەوڵی خۆت کە هیچ نەماوە نەیکەی، ئەمجا دوعای دایک و باوک، دوعای خۆت، دوعای مامۆستای مزگەوت و ئیمانداران بەویستی خوا سوودت پێ دەگەیەنێ. ئێمە بەداخەوە سەری ساڵمان پێمان دەڵێ ساڵی تۆ، کاری تۆ لە یەکەم ڕۆژی ساڵی ساڵنامەی هیجریتەوە پێت دەڵێ کارت بە بەرنامە بێ، کارت بە پرۆژە بێ، دوعا نابێتە بەدیلی هەوڵدان. بەڵام داخی گرانم ڕەضوا بأن يكونوا مع الخوالف، ئێمە هەر پێمان خۆشە لەگەڵ دواکەوتوەکان بین، چاو لە وڵاتانی پێشکەوتوو ناکەین، لە سیرەی پێغەمبەری پێشکەوتوو خوا صلی الله عليه وسلم سود نابینین. زۆر جاری ژیادی هیجرەت هەر وەکو حیکایەت و بەسەرهاتێک دەکرێتەوە. داواکارم لە خوای پەروەردگار، یا الله یا ڕەحمان و یا ڕەحیم، لە دینەکەی خۆت باشتر شارەزامان کەی، یا ڕەبی خوا باشتر لە قورئانەکەت شارەزامان کەین و بەهرەوەر بین لێی. پەروەردگارە لە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم شارەزا بین، بەو ڕێبازە نەبێ بەختەوەری بۆ مرۆڤ نایە، خوای ئەم مرۆڤایەتی بە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەختەوەر بێ. یا ڕەبی خوای پەروەردگار وەکو ئەو سەحابانە لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم بەهرەمەند بوون، یا ڕەبی خوای ئێمەش لە قیامەتەوە بەرشەفاعەتی کەوین، زیارەتی بکەین، بە خزمەتی بگەین لە بەهەشتا. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، ئەم ساڵی نوێی کۆچی بکەیە ساڵی عیزەتی مسلمانان، سەرکەوتنی مسلمانان، ئاوەدانی کوردستانی ئازیزمان. یا ڕەبی خوای وڵاتەکەمان پڕخێر و بەرەکەت کەی، نەخۆشەکانمان شیفا بدەی، ئازارەکانمان لەسەر لابەری، گەنج و لاوەکانمان هیدایەت بدەی، ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی. آمين 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 والحمد لله رب العالمين.